من کە ڕۆڵەی کوردەکانم تورکوتارم بۆ چییە؟ تا برای پشتیم ببێ یاری لەمارم بۆ چییە؟ تا کڵاشی بەنچنی ژێر مەحکەمی خۆم دەست بدا، قۆندەرەی تەسک و تروسک و لار و خوارم بۆ چییە؟ تا کتێبی وەسفی خاکی کوردستانی ئینشا ببێ، وەسفی ڕوکن ئاباد و نەهری ڕوودبارم بۆ چییە؟ تا سەبیلی زەرد و سووری فیتکە دووری خۆم ببێ، فڵتەفڵتی نێرگەلە و تۆپی سیغارم بۆ چییە؟ شەربەتی هەرمێلەت و دۆشاوی شۆکەم دەستکەوێ، عارەق و تریاکی هەر وەک ژەهرەمارم بۆ چییە؟ نەی کە شمشاڵە عەزیزم، 100 گرامە فۆنەژی، سۆزی شمشاڵم ببێ من عود و تارم بۆ چییە؟ ڕانک و چۆغەم دەستکەوێ، چیمە لە فاسۆن و حەریر، جاوی خۆماڵیم ببێ چیتی توجارم بۆ چییە؟ بانی خێڵان ئاوەدان بێ بۆ قەڵەم بۆ کوردەکان، تازەی تر سوچی پیسی بەدنیگارم بۆ چییە؟ تا ببێ بەفرا و مێرگ و چیمەن و ئێڵاخی خۆم، ئاوی سوێر و دڕکە زەردەی گەرمەسارم بۆ چییە؟ تا تەماشای قامەت و لەنجەی کچی کوردم هەبێ، حۆری و غیلمانی سۆفی مفتەخوارم بۆ چییە؟ تا هەژاری نیکتەگۆ وەک قانعی پەیدا ببێ، دەفتەری ئەفسانە کۆنی پڕ لە عارم بۆ چییە؟